سلااو قوتابیانی پۆلی 12 لەوانەیە ئەو ڕۆماندا یونت 5تان لە بۆ باز دەکەم. لە یونت 5 ئێمە یەکەم بابەتمان بابەتی کۆمپارتیڤە. کۆمپارتیڤمان لە یونت یەکەمیش خوێند بەڵام لێرە جیاوازە. کۆمپارتیڤ واتە کۆمپەیرینگ کوانتیتیز. ئەلێرە کۆمپارتیڤی یعنی بابرێن دوو شتی ناکەین دوو مرۆڤی بەراورد بکەین. نەخێر ئێستا ئێمە دوو شتی جیاواز بەراورد دەکەین کە پێیان دەرێن کوانتیتیز. کەواتە ئێمە لە یونتی 5 باسی ways of comparing quantities ئەویش زۆرێکە لە کۆمپارتیڤ بەڵام لە بینی مرۆڤەکان نییە ئەمە جیاوازە. ئەگەر بە کوردی تەماشای بکەین ڕێگایەکانی بەراوردکردنی هێندەکان ڕێگایەکانی بەراوردکردنی هێندەکان ئێمە سێ ڕێگامان هەیە لە بۆ بەراوردکردنی هێندەکان. یەکەمیان پێی دەگوترێ percentage، دووەمیشیان پێی دەگوترێ fraction و هەروەها سێمیشیان پێی دەگوترێ multiples یان times. ئەمانە سێ ڕێگانە بەو سێ ڕێگەی دەتوانین ئەمە هێندەکان بەراورد بکەین. زۆر باشە. ئەگەر ڕێگای یەکەم وەربگرین percentage ئەگەر تەماشای بکەین ئەوە هێمایەکەیەتی یعنی هێمایەکەی دەبی لەبەر بکا قوتابی مەگەر لە ئیمتحان بێتەوە بڵێ ئەمە هێمای کامە ڕێگای بەراوردکردنی هێندەکانە. ئەمە percentageە لە fraction هێمایەکەی چۆنە هەنووسلای ئەی لەسەر بی یعنی ئەوە شێوازی کەرتت پیشان دەدا و لە ئەوەی تریش لە سێمیان multiples یعنی شێوازی جارانی دایتەمە ئەمە هەر سێکیان سێ هێمانە لە بۆ هەر سێ ڕێگای چ هەر سێ ڕێگای percentage fraction and multiples. ئەگە بین ڕێگای یەکەم وەربگرین بزانین چۆن بەکاردێنین یعنی percentage چۆن بەکاردێ ئەگە یەکەمی بخوێنینەوە the sea covers 75% of the surface of the earth. دەمەشاکە ئێمە لە بۆ بەراوردکردنی دووشت the sea لەگەر the earth باشە لە بۆ ئەو دووشتەی ئەمە چمان بەکارهینایە the sea لەگەر the earth هاتەمەشاکە sea and earth ئەمە چمان بەکارهینایە ڕێگای سەدیمان بەکارهینایە واتە پێی دەرێن percentage. گوتیتمانچە the sea covers یعنی دەریا دادەپۆشێت چەندی دادەپۆشێت 75% لە ڕووی زەوی دادەپۆشێت. کەواتە ئەگەر لە ئیمتحان ئەم زۆر ڕستە هاتەوە گوتی چ شێوازێکمان بەکارهینایە لە بۆ بەراوردکردنی سی لەگەر ئێرث ئەتوبرێ ڕێگای percentageت بەکارهینایە. ئەگەر تەماشای دووەمیان بکەن قوتابی بەڕێز فراکشنمان هەیە کە ئەوە ڕێگای کەرتیە the area of land ئێستا ئەمە باسی لاندی دەکەین ئەو جارێ باسی زەوی دەکەین the area of land is approximately a third یعنی یەک لەسەر سێ نووسیتم بە ژمارە و هەروەها بەنووسین a third of the area of the sea تەماشاکە ئەمە چمان بەراورد کردیە land لەگەر sea دووشتمان بەراورد کردیە بەڵام ئەوانە مرۆڤ نینە ئەوانە چنە ئەوانە هێندن بەس چ ڕێگایەکمان بەکارهینایە لە بۆ بەراوردکردنیان ئەو جارەی کەرتیمان بەکارهینایە کەرتی یعنی ئێستا یەک لەسەر سێ دەکا کەواتە زەوی چەندی بابرێن وشکایی چەندی زەوی داپۆشیە دەرێن یەک لەسەر سێی داپۆشیە یعنی بەشێکی وشکایە سێ بەشەکەی تریسیە ئاوە ئەوە بەراوردێکی بینی لاند لەگەر سیمان کرد ئەثێردمان بەکارهینایە ها بە نووسینەکە و ها دەنووسرێ و بە ژمارەش بەو شێوەی دەنووسرێ. حالەتی سێممان هەیە multiples یعنی times ئەگە تەماشا بکەی multiples times ئەوە هێمایەکەی بوو the area of sea دیسان سیمان نووسیە is 3 times دەکاتە 3 times یعنی سێ ئەوەندەی the area of land دیسان لاندمان نووسیتەوە کەواتە لێرە ئەو پێ دەرێن multiples هەر شێوازی 3 times بەکارهینایە یان دەتوانم ئەگە حالەتەکە پێویست بی یاخود بابەتەکە بابەتێکی کەبی دەتوانم برێن 4 times 5 times یعنی ئەوە هەمووی دەتانی تایمزی لەگە بەکاربێنی. ئێستا ئەوانە چ بوون ئەمانە سێ ڕێگانە سێ ڕێگا یەکەم percentage fraction لەگە multiples ئەم سێ ڕێگایە بەکاردەهێنرێن لە بۆ چ لە بۆ بەراوردکردنی هێندەکان. ئەگەر تەماشای هەر multiples تەماشا بکەینەوە ئەمە هەیتمان times ئەمە هەموو جارێ ناتوانین برێن times مەثەلاً یەک ئەگە یەک جاربی خۆ یەک جار زۆر کەم بەکاردێ بەڵام با بڵێن ئەگەر هەبی دەرەی یەک جار دەرەی once تەماشاکە دەرەی once یەک جار ئەو once زۆر بەکار نایە بەڵام با هەبیتن شتێکی لێ بزانە. twice زۆر گرنگە دەبێت زۆر ئاگەر لێبی twice لە جیاتی برەی 2 times دەرێت چ دەرەی twice پێویست ناکە برەی 2 times چکە نابی دەبی هەموو جارێ برەی twice بەڵام ئەگە برەی ڕقم سێ چ لێ دەکەی دەرەی 3 یەکسەر تایمسی لە بۆ زیادەکەی 3 times یعنی سێ ئەوەندە حالەتە چکەشمان هەیە پێ دەرێن تریپل ئەو تریپلەش واتە
واتە سێ ئەوەندە کەواتە لە ئیمتحانەکە هاتەوە گوتی 3 times برێ ڕاستە ئەگەر گوتی تریپل هەمان معنای 3 times دەگریتەوە هیچ فەرقی نییە بەڵام ئەگە برێت دوو جار ئەتو ناتوانێت برێت 2 times دەبرێتە دەبرێت twice زۆر باشە ئەو هەیتمان 4 times 5 times 6 times 7 times هەتا دەڕۆی ئەوە هەمووی دەتوانانی تایمزی لە بۆ زیاد بکەیت کەواتە حالت دوو حالەتمان هەیە یەکیان لە twice یەکیشیان لە تریپل ئەو تریپلە واتە 3 times هیچ فەرقی نییە باش ئەوە سێ ڕێگایەکە بوون ڕێگایەکانی بەراوردکردنی هێندەکان ئەوە بە شێوەیەکی گشتی لە بۆم باس کردی ئێستا هەندێک تەفاسیلی ترمایە بەڕاستی دەبێت قوتابی بزانیتن لە ئیمتحان چکە دێتەوە ئێمە بابێن گۆڕینی کەرت بۆ نووسین بەم شێوەیە دەبێت ئەها ئەگە ئەتو کەرتی بکەیە نووسین کردنە نووسین مانای چییە مامۆستا ئەگە تەماشا بکەی لێرە ئەوە کەرتە یەک لەسەر سێ کەرتە ئەمن بە نووسینیشم نووسە ئەثر ئەوە کەرتم گۆڕیە لە بۆ نووسین ئەجە لێرە ئەمە چەند شێوازێکمان هەیە چەند بابرێن ڕێگایەکمان هەیە بۆچە گۆڕینی کرد بۆ نووسین بەم شێوەیە دەبێت ئێمە وەکو زانیاری دەبێت ئەو دوشتەی بزانی ژمارەی ئاسایی مانای چیە ینی 1 2 3 4 5 ئەوانە هەموو ژمارە ئاساییە 3 4 5 6 7 هەتا بڕۆی ئەوانە ژمارە ئاسایی نەکەواتە ئەو ژمارانەی کە ئێمە ڕۆژانە بەکاریان دەینین بەڵام ژمارەی تەرتیبیمان هەیە قوتابی خۆشەویست ژمارەی تەرتیبی مەثەڵەن first second third fourth fifth sixth ئەو هەدەڕۆی ئەوانە پێیان دەرێن ژمارەی تەرتیبی پێویستە قوتابی بزانی ژمارەی ئاسایی چیە و ژمارەی تەرتیبی چییە بۆ ئەوەی لەم یاسایە تێبگا ئەگەر تماشا ئەو تێبینێ بکەین ئەو تێبینێ دەرێتن ئەمە چۆن دەتوانین کرد بە شێوەی ژمارە بیگۆڕین لە بۆ شێوەی نووسین هاتمەشاکە قوتابی خۆشەویست ئەوە کەرتە ئەم کەرتە بە شێوەی چ هاتیە بە شێوەی ژمارە ئێستا دەرێ 1 لەسەر 5 ئەو بە ژمارە نووسرایە یاڵە بادی کەینە نووسین بزانین بە نووسین چۆن دەنووسرێ ئەمە تێبینێکمان هەیە دەرێ ئەگە کەرتێکت هەبوو سەرەکەی 1 بوو هاتمشاکە ئەمە سەرەی 1 دەرێ 1 لەسەر 6 تەماشاکە 1 لەسەر 2 یعنی سەرەی چەندە سەرەی 1 ئەوانە هەموو سەرەیان یەکە ئەگە کەرتێکمان هەبوو سەرەکەی 1 بوو ئەگە کەرتێکمان هەبوو سەرەی 1 بوو ئەوە لە جیاتی ئەم یەکە دەبێ ئەمە چدا بنین لە جیاتی ئەم یەکە دەبێ ئەمە ئەهیدا بنین تەماشاکە ئەهم دانایە ئەلێرەش بابرێن ئەوانە indefinite pronoun بەس ئەمە بەکاریان کە دەهێنین پێی دەرێن لەگەر ئەن ئەوجا هەندێک جارانیش ئەنی بەکاردێنین لە جیاتی ئەو یەکە هاتەمەشاکە لێرە ئەنم بەکارهێنایە مامۆستا لەبەرچە ئەنم بەکارهێنایە لەبەرچە ئەهم بەکارنێنایە لەبەر ئەوەی کە ئەمە دەرێن لە ئینگلیزی ئەوە کە دوو شەی لە یەکتر ڕەبت دەکەین نابێت دوو ڤاوڵ لەکن یەک بن تەماشاکە ئەی لەگەر ئی ئەگەر ئەمە ئەی لەگەر ئیلا ببین ئێنەکەی لا ببین ئەی لەگەر ئی دەکەونە تەنشت یەکتر کە کەتنە تەنشت یەکتر ئەوە ڕستەکەمان تێک دەچی لەبەرەوە هاتەماشاکە ئەوە نەبزوێنە ئەوە بزوێنە ئەوەش نەبزوێنە بەڵام لێرە چیە ئەوە جیاوازە ئەوە ئەگەر ئەو ئێنەی لا بین ئەوە هەردوو بزوێنەکان دەکەونە لای یەکتر ئەو جا لەو حالەتەی ڕستەکە یاخود بابرێن وشەکە غڵەت دەردەچیتن لەبەر ئەوە هەندێک جاران لە جیاتی ئەو یەکەی یان ئەهی دادنەی یان ئەنی دادنەی ئەگەر بە بزوێن دەستی پێکرد بوو ئەنی دابنێت تەماشاکە چێ تریشمان هەیە مەثەڵەن 11 ئەو ئیە ئەگەر تەماشا بکەی ئەوە لە 11 بە ئی دەستی پێکردی ناچارن ئەمە ئەنی لەگە بەکاربینین چونکە لۆ 11 لەگە 8 پێویستیان بەوەیە ئەتوو ئەنیان لەگە بەکاربینی کەواتە تێبینیەکە چۆنە تێبینیەکە ئەو هایە دەرێن ئەگەر کەرتێکمان هەبوو سەرەکەی 1 بوو ئەوە لە جیاتی یەکەکە ئەهیان ئەنی بەکاربێنە و ژێرەکەشی بە شێوەی تەرتیبی بنووسە بە شێوەی تەرتیبی fifth eighth یان دەرێن sixth یان دەرێن بابرێن seventh 11th بەڵام هاف شازە بابرێن ئەهی لەگە بەکار نایە یاخود برێن ئەنی لەگە بەکار نایە هیچیان وەرناگری نە ئەه وەردەگری نە ئەنیش وەردەگری لەبەرچە چکە ئەوە بەخۆی نیوەیە یەکەچی تەواو نیە یعنی بابرێن هاف بەخۆی یعنی نیو لەبەرەوە ئەمە پێویست ناکە لە بۆ هاف زیاد بکەین باشە قوتابی بەڕێز ئێستا ئەمە زانیمان ژمارەیەک ئەگەر سەرەکەی 1 بوو چۆن دەیکەینە نووسین گوتمان لە جیاتی یەکەکە ئەهی دابنێ و ژمارەی ژێرەکەشی بە شێوەی تەرتیبی بنووسە تازە فێرم کردی ژمارەی تەرتیبی چیە ئەمانە ژمارەی تەرتیبین first second third هەتا ئاخری
باشە مامۆستا ئەگەر ژمارەیەکی کەمان هەبوو ئەو جارەی سەرەکەی یەک نەبوو هاتم شاکە سەرەکە چەندە ئەوە دووە ئەوە سێیە ئەوە یەک نییە تەمەشاکە سەرەکەی چەندە ئەوە پێنجە ئەوە چەندە سەرەکەی ئەوەش سێیە مامۆستا ئەگەر ژمارەیەکمان هەبوو ئەوە ژمارەمان هەیە ئەگەر ژمارەیەکمان هەبوو سەرەکەی لە یەک زیاتر بوو ئەوە دووە سێ لە یەک زیاتر بوو ئەوە سەرەکەی وەکو خۆی بە ژمارەی ئاسایی دەنووسیت بەڵام ژێرەکەی بە ژمارەی تەرتیبی دەنووسین و کۆشی دەکەینەوە تەماشای نمونە یەکەم بکە ئێستا دوو لەسەر سێ لە جیاتی دووەکەی یەکسەر دووەکەم نووسە گوتم تو ئەوەش تو هەروچ خۆی بە ئاسایی تو بەس بەنووسین نەک بە ڕەقەم دواتر سێکەم چ لێ کردیتم بە third هاتم شاکە کردیتمە third و ئێسەکیشم لە بۆ زیاد کردیا قوتابی بەڕێز دەبێت ئێسەکی لە بۆ زیادکەیت چونکە ئەوە سەرەکەی لە یەکی زیاترە تەماشای پێنج لەسەر نۆی بکە لە جیاتی پێنجەکەی نووسم چێ فایڤەکەمە چ خۆ نووسۆ بەس بەنووسین و نۆیەکەشم کردیتە چێ ninths ئێسی پێوەیە دەبێت ئێسی پێوە بی سێ لەسەر هەفت گوتیتم چێ 3/7 ئەدی سێ لەسەر چار دەرێم 3 quarters قوتابی خۆشەوی زۆر ئاگات لەمە بیتن لە جیاتی فریەکەی ئەوە 3 نووسە بەڵام لە جیاتی چاری نابی برەی fourths ئەوە نییە fourth ئەجە ئێسی پێوە بخەیت ئەوە نابیتن دەبێت چ بنووسم دەبی بنووسم quarters لەبەرەوەی چار وەکو چارێکمان هەیە ئەمە چیلۆمان هەیە چیلۆ نیو چیلۆمان هەیە چارێکیشمان هەیە یەک چیلۆ چەند چارێگە چارێگە بەس لەبەرەوەی قیاسی خۆمان هەیە وەکو چارێک ئاتو دەرەی quarters یعنی ئەمە یەکەی پێوانەیمان هەیە لە بۆ چاری پێویست ناکە برێ fourths پێویست ناکە نابیتن غەڵەتە ئەگەر لە ئیمتیحان گوتی fourths ئەوە غەڵەتە دەبرێن سێ لەسەر چاچی بەسەر دێ دەبتە 3 quarters ئێستا ئێمە فێر بووین چۆن ژمارە دەگۆڕین لە بۆ نووسین چۆن کەرت ئەگە بە ژمارە نووسرابی بە ڕەقەم نووسرابی دەیگۆڕین لە بۆ نووسین ئەوانەی سەرەیان یەکە و ئەوانەی سەرەیان لە یەک زیاترە زۆر باشە قوتابی خۆشەویست جگە لەمە ئێمە لە یونیتی پێنجەم لەو بابەتە هەندێک بابرێن یەکەی عازرمان هەیە یعنی بابرێن ئێستا ئەوە پرسنتج ئەوەش فراکشنە تەماشا ئەو پرسنتجانە بکە مەثەلاً 50% 25% 33.3% 66.7% ئەوانە هەمووی نووسرایتەوە لێرە ئەمە شتێکت فێر دەکەم ئەوانە چۆن دەخوێندرێتەوە ئێستا 50% ئەوە بە ڕەقەمم نووسە ئەوە بە ڕەقەم نووسرایە 50% زۆر باشە بە ڕەقەم نووسرایە بەڵام وەرە بیکە نووسین ئەو جارە نووسین کو دەنووسرێ دەرەی 50% حتا لە خینەوەش ئێستا ئەمنەوەی چۆن بخینمەوە دەرێم چ دەرێم تەماشاکە دەرێم 25% 25% یعنی خینەوەکەش دەبی ئەوش بزانی بنووسی بەڕاستی چونکە لە ئیمتیحان لەوانەیە نەنووسرێتن 25% لە بۆ تۆها بە سادەی و بە ئاسانی ببرێن بە ئاسانی تێی ناگەی ئەدی چ بکەی ئەوا دەنووسرێتن 25% کە نووسرات 25% دەبێت تو یەکسەر بزانی کە 25% واتە 25%. کەواتە ئەلێرە چ فێر دەبی قوتابی خۆشەویست ئەوانە هەموو پرسنتجن چەند یەکەی دیاریکراون تەبعاً کتابی تو ئەوانەی دایە ئەوانەی هەموو دایە کتابی تو ئەوانەی هەمووی دایە کە دایتی دەرێ یاڵا چۆن دەخوێندرێنەوە خوێندنەوەکانشمان لە تەنشت نووسێ مەثەلاً 40% ئەتو 40% چۆن دەخینەوە دەرێ 40% خلاص ئەوە خوێندنەوەکەیتی بەڵام بابینە سەر فراکشنی قوتابی بەرز ئەوانە پرسنتج بوون ئەوانە فراکشنەکان چۆن بخوێنمەوە ئێستا ئەوە یەک لەسەر دوو دەرێن هاف ئەدی یەک لەسەر چار تەماشا یەک لەسەر چاریشمان هەیە یەک لەسەر چار دەرێ ئەکواتە قوتابی خۆشەویست ئەگەر بەبیرت بی تازە باسم کرد گوتم مەثەلاً ئەگە برێ سێ لەسەر چار دەرێت 3 quarters بەڵام ئەگەر برێ یەک لەسەر چار دەرێ ئەکواتە ئێسەکەی پێوە ناخەیت چکە یەکە سەرەکەی ئەیەکەت دانا و مادام ئەیەکەت دانا ئەلێرە بەس چارەکەی من نووسەوە برێ ئەکواتە باشە ئەکۆتە یەک لەسەر سێشمانەیە پێ دەرێن ئەثەر دوو لەسەر سێ پێ دەرێن 2/3 ئەوانە سەرەکەیان لە یەکی گەورەتر یەک لەسەر سێ ئەثەر بەڵام کە دەرێت دوو لەسەر سێ دەرێت 2/3 دەرێت سێ لەسەر چار دەرێت 3 quarters یەک لەسەر پێنج ئەفیفت دوو لەسەر پێنج دەرێت 2/5 یەک لەسەر دە دەرێت ئەتەنف ئەوانە هەر هەمومان پێیان دەرێن فراکشن ئەوانش پێیان دەرێن پرسنتج کەواتە
پرسنتجمان هەیە و فراکشنشمان هەیە. ئێستا زانیمان بەڕقەم چۆن دەنووسرێ و هەروەها چۆن دەش خوێندرێتەوە هەردووچی فێربین. بەڵام لێرە لە ئیمتیحان دائیمەن پرسیارێک دێتەوە دەرێ ئەگەر ئەمە 50% بگۆڕین لە بۆ فراکشن دەکاتە چەند یعنی ڕقەمەکی چۆنمان لۆ دەردەچی تەماشاکە یان دەرێ ئەگەر ئەمە 25% بینین کە ڕێژەی سەتیە بیکە یەک کەرت چی بەسەردێ ئەو مۆزوعە تقریباً بیرکاریە مۆزوعەکە بیرکاریە یاخود دەرێتن 33.3% ئەگەر ئەمەی بینین بیکەینە فراکشن دەکاتە چەند یعنی چەند لەسەر چەند ئێستا مەسەلەن 25% دەکاتە 1 لەسەر 4 33.3 دەکاتە 1 لەسەر 3 ها 75 دەکاتە چەند 3 لەسەر 4 20 لە 100 دەکاتە 1 لەسەر 5 کەواتە ئەوە خشتەیەکی وازەحە تۆ بە دوو ڕێگە دەتوانی ئەم بابەتەی کۆنتترۆل بکەیت یەکەمیان دەتوانێت ئەو خشتەی لە خۆت لە بەرکەی یعنی چ بکەیت یەک جاری برێ 50% دەکاتە چەند هاف 1 لەسەر 2 بزانی بنووسی یعنی لە بەریکەی هەر بە تەواوی لە بەریکەی یاخود برێن 25% یەکسەر برێ دەکاتە ئەفۆرف یەکسەر ئەکواتە یەکسەر دەبی ئەتوو لە بەریکەی یان دەرێ 33.3 دەکاتە چەند یەکسەر برێ ئەثرد یعنی 1 لەسەر 3 زۆر باشە ئەگەر لەبەری دەکەی ئەوە باشە ئەگەر لەبەری ناکەی هەلێکمان هەیە تۆ دەتوانی بیدۆزیەوە بۆ نمونە ئێستا ئەمە دەرێن یاڵە لە ئیمتیحان دەرێتن ئەگەر نمونەیەکی وەربگرین قوتابی بەڕێز ئەگەر نمونەیەکی وەربگرین لە نمونونەکەی تەماشاکە ئەگەر نمونەیەکی وەربگرین مەثەڵەن ئێستا ئەمە هەتمان 50% هەیە باشە ئەوە 50% هەیە ئەوە 50% ئەو 50% دەرێ یاڵە بیگۆرە لە بۆ فراکشن ئەتو چۆن دەیگۆڕی وەرە یەکسەر 50یەکەی دابەشی ئەو سەتەی بکە یعنی ئەلێرە بنووسە 50 خەتەکی ڕاکێشە برێ دابەش ئەوە سەتەکەی بکە ئەو جەوەرە کورتیانکەوە بزانە چی لێ دێ بەسەر 50 کورتیکەوە ئەوە چەندی 50 چەند 50 تێدایە یەکی تێدایە 100 چەند 50 تێدایە دوی تێدایە ئێستا چەند دەرچوو 1 لەسەر 2 کردی بە چەند کردی بە 1 لەسەر 2 هیچ مشکلت نییە کەواتە ئەتوو چ دەکەی با دووەمی وەربگرین 25% تەماشاکە 25% ئەوە تەبعاً هەستەکەی بەخۆی لەکنە دیارە ئەتوو یەکسەر بکە برێ 25 یەکسەر دابەشی 100 بکە باشە 25 دابەشی 100 بکە چۆن دابەش دەکرێت ئەوجە کورتیکەوە تەبعاً ئەوە کورتمان کردەوە 25 چەند 25 تێدایە یەکی تێدایە ئەدی 100 چەند 25 تێدایە ئەویش چاری تێدایە کردیە چەند 1 لەسەر 4 کردیە چەند 1 لەسەر 4 کەواتە ئەو ڕێگایە زۆر ئاسانە لەوەی تەڵەبا بتوانێت ئەو شێوازەی لەگەر هەموو شێوازەکانی تر بەکار بهێنیتن باشە مامۆستا ئێستا فێربووین پرسێنتجی چۆن بکەینە فراکشن بە شێوەی بیرکاری بۆ عەمەلیەی ئەدی فراکشنی چۆن بکەینە پرسێنتج چونکە لە ئیمتیحان هەندێک جاران پرسیارەکە هاتێتەوە دەرێ یاڵا ئەو فراکشنم لە بۆ بگۆڕە لە بۆ ئێرانە زۆر باشە ئێستا ئەمە ئەگەر فراکشنی بگۆڕین 1 لەسەر 2 تەماشا 1 لەسەر 2 بکە ئەوە 1 لەسەر 2 1 دەنووسم 1 لەسەر 2 ئەوە نووسیم بەو شێوەی بنووسە وەرە 2 سفر لە بۆ ژمارەی سەرەوە زیاد بکە تەماشاکە ئەوە سفرەک ئەوەش سفرەچکە ئێستا کورتی بکەوە یاڵا بەسەر دوی دوو چەند دوی تێدایە 1 دوی تێدایە 100 چەند دوی تێدایە 50 تێدایە تەماشاکە ئێستا بۆ چەند 50 لەسەر 1 تەبعاً ئەو یەکە حیسابی لۆ ناکرێتن یەکەکە حیسابی لۆ ناکرێت ئەتوو ڕاست دەرەی 50 ڕێژەی سەدێکەشی لۆ زیاد بکە دەبتە 50% وەکوێ لێ دێتن 1 لەسەر 4ەکەی بکە تەماشاکە ئێستا 1 لەسەر 4 دەکەین دەرێن چ 1 لەسەر 4 بابین ئەوەی بگۆڕین لە بۆ پرسێنتج دەیگۆڕین لە بۆ پرسێنتج یاڵا گوتم 2 سفری لە بە ژمارە سەرەوە زیادکە ئەوە سفرەکان ئەوە 2 سفریان ئەو جەوەرە کورتیکەوە بەسەر چاری ئەوە برێ بەسەر چاری بکە ئەوە 1 100 چەند چاری تێدایە 25 یەکەکە گوتم حیسابی لۆ ناکرێ ئەوە چ لێ دەکەین ئەوەش ڕێژەی سەدی لۆ دانێ و ئەوەش 25 دەتوانی ئەم شێوازەی لەگەر هەموو حالەتەکانی تر بەکار بهێنی زۆر باشە قوتابی بەڕێز ئێستا بابین خشتەکەمان تەواو کرد ئەوانە هەمی وچیەکە هیچ فەرقێکی نییە بابین هەندێک پرسیاری وزاری حەلکەین کە ئەو پرسیارە وزاریانە گەلە گرنگن تۆ دەبی بزانی پرسیار چۆن دێتەوە کە زانیت پرسیار چۆن دێتەوە ئەو تەکنیکەکان بە خۆت دەزانی
Question 1. If we change 75% to fraction, it will be. ها هاتيتوا الامتحان داري اگر 75 للصد ها بخوي دزاني او percentage بيقولي لبو fraction طب شايف fraction كان ها دبتت it will be يلا دبتت اگر انتو او شوازي من بكاربيني يكسر 75 دابش سطكي بكا بسر 25 بكا دكاتا 3 quarters تمشاكا شي هانيان اقبري a third نابي half of نابي a quarter نابي يكسر دبتا 3 quarters او ولا مراستك لبرت ولا مراستك شلون دربين مامستا اگر تمشا بكي ها حفتا بينز كبينا او حفتاو بالي بينز دابش شي سطكي بكا طبعا باكورتي كينوا بسر 25 بكا او تسندا او سي 25 او تسار كردي تسند سي لسرتار كاميان سي لسرتارا 3 quarters او ولا مكات راس درتو اگر تمشای دومیان بکی if we change 3 quarters to a percentage او زاره داره يلا يقل 3 quarters اگر بنوسين داره 3 quarters دائما او انا بكار بينا حتى لتجنتي 3 quarters to a percentage it will be يكسر اتوش تازه لرح المانكر يكسر ولا مراستك تدردتي ولا مراستك دي دردتيتن دي ولا مراستك كمان ددات زور باشا اوش دي ولا ما عفوا اوش دي بس ولا مراسته كمان ديا if we change 3 quarters to a percentage it will be 75 بابي نسأل question number 3 Saman is 40 years old and Aso is 10 years old then Saman is dash older than Aso اگر Saman 10 سال بي و Aso 10 سال بي Saman تند اوندي Aso يقوريا تمشاكا 10 لسر ده twice نابي 3 times نابي 4 times معناها 5 times اتودي تذكي دري 4 times ما مستكو زاني من 4 times راستا لبروي 4 times اگر بين استحالي كين تمشاكا 4 times بدمي 4 times بدمي استاكا تمشاكا دري تسل او تسل لسر تسل لسر ده يلا كورتي كيو بسر ده يك بسروي تسل بسروي تار كواتا تار اوندي ويا دري 4 times اوش با شويچكا راز درتو Question 4 The area of sea is 75 and the area of land is 25 then the area of sea covers dash the area of land باشا the area of sea 75 the area of land 25 then the area of sea covers 2 times قلتم هرنابيتن 2 times 3 times 3 4 times قلتم 3 هنابيتن ياندري 3 times ياندري 4 times بخوي سندا 3 times the area of تمشاكا أمج ولا مراستك دواتر همانا لآخر برسيارة تمشابك question 5 the correct fraction of 25 is أما دري fraction تواو لبو 25 سندا يكسر تتواني شواز بيركاريكي بكاربيني يكسر بري the correct fraction أما بس تسمان ده fraction مان ده يكسر بري 25 لسر سند لسر 1% بابرين للسطي بسر وياك بسر ورسندا يجلس سر دردتي يكسر شهان يجلس سر 1 over 4 هي a 4 هي a quarter هي لجر 1 on 4 اگر تمشابك يقولتم اگر رج كرتا كسر وياك بو خواركشي جماليه كبون دتواني بري او اي كم بكان ذاتي فورا كبري a quarter او جولا مراستا كمان لبو دردتيتن تمشاكا ولا مراست على السي دادنين زور باشا ولا مراستك السيا ولا مراستك بس سي دردتيتن زور باشا عفوا ولا مراستك السيا زور باشا بابين تمشابكين استا كتابي خوشويست اما باسي سمان کرد باسي هەندێک پرسیاری وزاریمان کرد ئەم پرسیارە وزاریانە زۆر گرنگن برێن چاوڕوونی دەداتێ بۆی بتوانێت پرسیارەکان هەڵ بکەیت زۆر باشە قوتابی خۆشەویست ئینشاءالله لە دەرسەکانی داهاتوو یونیتی 5 تەواو دەکەین کاتێکی خۆش